کەرکک ئێمە وەکو کۆمەڵی ژنان و کچانی کەرکک دەستپێشخەریمان کرد بە ڕاگەیاندنی هەڵمەتێک بە ناونیشانی ئەوان ئەفسەرن لە ڕوانگەی باوەڕبوونی تەواومان بە یەکسانی بەخشینی هەلی کارکردن بە پشتبەستن بە مادەی 14 و 16 دەستور بە پێویستی دەزانین پێتان ڕابگەێنین کە پارێزگای کەرکوک قوربانی زۆری داوە بەهۆی ململانەی چەکداری و توندڕەوی پەلامارە تیرۆریستەکان کە ئەوەی شاڵاوی گەورەی ئاوارەبوون و دەربەردەری لێکەوتۆتەوە کە ژنان قوربانی گەورن و ڕۆبەڕووی کوشتن و ڕووفاندنووی دەستێژی بوونەتەوە بەهۆی ئەم بارودۆخەوە کەوا پێویستی بە پشتیوانی بەڕێسانە ئەم هەنگاوە پێویستی بە ڕەخسانی هەلی کارکردن هەیە بۆ ژنان ڕێغیزی دەستگا ئەمنیەکان لە ڕێگەی بەهێزکردنی ڕۆڵی ژنان لە بەرقەرارکردنی ئارامی و ڕوبەڕووبوونەوەی توندوتیژیەکان لە هەمان کاتدا بەشداری پێکردنی ژنان لە ڕێگەی وەزارەتی ناوخۆ بەڕێوەبەرایەتی پۆلیسی و بەتایبەتی لە بەشی پاراستنی خێزان و مناڵ و پۆلیسی کۆمەلگا بە سیفەتی لێکۆڵەر و ئەفسەران ئەزمونێکی پێشکەوتووە دەتوانین بوار بڕەخسێنین بۆ ژنان کە تواناکانیان بەرجەستە بکەن و بتوانن پەیوەندی متمانە لە نێوان دەستگا ئەمنیەکان و کۆمەلگادا بسەپێنن بە تایبەتیش ئەگەر ئەو هەلە بۆ قوربانیانی توندوتیژی خێزان بێ بۆیە داواکاری لە بەڕێستان یەک بوار بڕەخسێنرێت بۆ دامەزراندنی ژنان وەکو لێکۆڵەر و ئەفسەر و پۆلیس لە ڕیزەکانی پۆلیس دوو زیادکردنی ژمارەی ژنان لە پۆلیسی کەرکوک لە ڕێگەی کردنەوەی هەلی دامەزراندن بۆیان و ڕاهێنانیان لە بوارە جیاجیاکاندا لەم ڕێگەیەوە دەتوانین مافەکانی مرۆڤ لە کەرکوک پێش بخرێت و ئارامی شارەکە بەرەو پێشەوە ببرێ